دەچینە نزیک سەربازگەی کەیوان، بارەگای سەرەکی میحوەری باشووری کەرکووکی پێشمەرگە کە بەرەبەیانی یەکشەممە 5 چەکداری داعش بەڕیشی تاشرا و جلی سەربازیەوە هەوڵیاندا بچنە نێو سەربازگەکەوە، بەڵام پاش ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ پێشمەرگە 2 چەکداریان خۆیان تەقاندەوە و 3 چەکدارەکەی تریان کوژران کە بەوتەی فەرماندەکانی پێشمەرگە ئامانجی پەلامارەکە بۆ دروستکردنی هەڵای ئیعلامی بووە. زەختێکی زۆر لە مووسڵ لە سەریانەوە خەریکە زۆربەی شوێنەکان لەدەست بدەن، هەوڵێکی نەزوەکەیاندا بۆ ئەوی کە شتێکی وا بکەن لە سنووری کەرکووک کە سەدایەکی زۆر گەورەی هەبێ کە توانیان ئەمانە نزیکی میحوەری کەرکووک یان لە بارەگای میحوەری کەرکووکە چالاکیێکی گەورە بکەن. بەڵام خۆشبەختانە ئامادەی هێزی پێشمەرگەی کوردستان و چاوکراوەی هێزی پێشمەرگەی کوردستان ئامانجەکانی لە گۆڕنا. گومان دەکرێت مەفرەزە چەکدارەکەی داعش لە سنووری خەرابەڕووتەوە دزایان کردبێت و سەنگەرەکانی پێشمەرگەیان تێپەڕاند بێت. ئەوەش لە کاتێکدایە پێشتر چەندین جار چەکداری داعش هەوڵی دزەکردنیان داوە و هەندێک جاریش توانیویانە دزە بکەن بەرەو کەرکووک، بەتایبەت لە مانگی دەی ساڵی ڕابردوودا دەیان چەکداری داعش توانیان سنوورەکانی پێشمەرگە تێپەڕێن و بەنهێنی خۆیان بگەێنە ناو شاری کەرکووک. ناوچەکە ناوچەیەکی کراوەیە و بە تاکیت ئەوان هەوڵەدەن هەت ڕێیەک بگرنە بەر. ئێمە خۆمان لە کاتی پێشمەرگایەتی خۆمانە پارتیزانیمان کردووە، پارتیزان وە بە ئاسانی ئەوە هەندێک کات کە هەوڵ بدات بگاتە ئامانجێک ئەگات پێی و ئەم چەکدارانی داعشیش کە هاتوون پێش ئەوەی کەوا هیچ شتێک بێکی حیزامێکی ناسفیان پێنەوە بەستاوە کە بێن ئینتیحار بکەن. بەڵام ئێمە خۆشبەختانە دوێنێ پێشمەرگەکانەوەنە ئامادەبوون، تەنانەت سیان لەوانە نەیان فریایەوە نەکەوتن حیزامی ناسفەکانی خۆشیان بتەقێننەوە. لەبەرەوە ناوچەکە ناوچەیەکی کراوەیە، بەڵام گرنگەوەیە ئەمان تا چەندێک توانن ئامانجەکانی خۆیان پێکەن. بە تاکی تێزی پێشمەرگی کوردستان نەیان هێشت کە ئەو ئامانجێ بۆی هاتبوون بیپێکن. پارێزگاری کەرکووکیش لە کاتی بەسەرکردنەوەی سەربازگەی کەیوان شوێنی هێرشەکەی داعشدا ئاماژەی بەوە کرد هێرشەکانی داعش شکستیان پێهێنراوە. داعش لە شکاندنە لە هەموو شوێنێک ئێوە نیشانی بدات کە تا ئێستاش ماوە و لە کەرکووکیش خۆشبەختانە زوو کۆنتترۆڵەکرێ، هەر وەکو ئەوەی لە 21 مانگی دەی پار ژمارەیەکی زۆر هاتن لە ماوەی 36 ساعتە 94 کەسیان لێ کوژرا، ئەوانی تریش بە دیدیژیدان. ئەم جارش ئەو پێنجەی کە هاتبوون لە ماوەیەکی کورتە برا پێشمەرگەکانمان توانیان هەمووی لەناوبەر. زۆربەی کات پێشمەرگە سەنگەرەکانی توندوتۆڵ کردووە بۆ ڕێگەگرتن لە دزەکردنی داعش و زۆر جاریش فڕۆکەی هاوپەیمانان هەوڵی داعشی بۆ هێرشکردن بەرەو کەرکووک شکست پێهێناوە کە بەڕای چاودێرانیش ئەو هێرشانەی داعش لە ڕێگەی مەفرەزەی بچووکەوە ئەنجامیان دەدات گەیاندنی پەیامی مانەوەی هێزی ئەو ڕێکخراوەیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.